هاوڕێیان من ناوم ئالان پەریە من نزیکەی 10 ساڵە بێت ماکەژیم من نووسین ئەنووسم شعر ئەنووسم هۆنراوە ئەنووسم نزیکی 12 ساڵە بێت شعر ئەنووسم خۆم بە شعر خەریکەکەم خولیایەکی جوانم هەیە بۆ نووسین خولیایەکم هەیە بۆ خوێندنەوە نووسین هەمیشە لای من ئازارێکە کە من ئەبێ هەمیشە بیچێژم نووسین لای من جیهانێکە پەیوەستە بە فەنتازیاوە جیهانێکە پەیوەستە بە شتە جوانەکان هەموو شتە جوانەکان بە نووسین ئەتوانم دەری ببڕم تەقسێکم هەیە لە نووسینە لەوانەیە لەگەڵ زۆر نووسەرەکانی ترە بەدی نەکرێ بەڵام من تەقسێکی تایبەتم هەیە حەزەکەم لە شوێنێکە بنووسم کە کپ بێت و مۆسیقا لە دەور و پشتمەوە بێت و کۆمەڵێ شتم هەیە لە ژوورەکەمە ئەبێ هەبێت لە کاتی نووسینە هەمیشە ئاو هەمیشە ڕووبار هەمیشە ڕەنگەکانی پاییز کارم تێەکەن ئەم جوڵێنن هەمیشە ئەم جوڵێنن ئیتر سروشت بە تایبەت سروشت ئەم جوڵێنێ سروشتی گەڵایەک سروشتی دەریایەک شەپۆلی دەریایەک دەنگیش ئەو شەپۆلانە هەمیشە کارم تێەکەن زیاتر هەست بە بوونی خۆم بکەم وەک نووسەرێک وەک لەوەی بوونی خۆم بکەم وەک مرۆڤێک عبارەت بە عشق هەموو ژیانە عشق دنیاە ئێمە ناتوانین عاشق نەبین بەڕاستی ئێمە مرۆڤین ئەبێ عاشق بین عاشق بە شتەکان عشق بۆ مرۆڤەکانی تر بەبێ عشق هەناسە ناتوانین بین بەبێ خۆشەویستی بۆ ئەو شتانەی کە ئێمە لەلامان ئازیزن بەبێ ئەو خۆشەویستیە تۆ ناتوانانی ژیان بەردەوام بی ئەگەر تۆ بڕیارتدا بێتتر وەکو مرۆڤێک ژیان بەسەر بری پێویستە عاشق بی پێویستە بە عشقەوە مامەڵە لەگەڵ شتەکانی تر بکەیت عشق ئەو دنیاە کە ئیتر ژیان چاکەکاتەوە عشق ئەو شتە جوانەیە کە ئەسمان ڕەنگەکە ئەگەر ڕەش بێت ئەو جادە ڕەشانە لەو قیرەتی خۆی دەرەکات و سپیەکاتەوە بۆیە ئێمە هەمومان ئەبێ پێویستە عاشق بین یەکتریمان خۆش بوێ هەنێ دەمامک هەیە لە مرۆڤ ئەبێ ئەو دەمامکانە بکەونە خوارەوە مرۆڤ بێ عشق مرۆڤ بێ عشق ناتوانێت هەناسە بات مرۆڤ بێ عشق ناتوانێت داهێنان دروستکات هەمیشە داهێنان لە عشقەوە دروسە بێ عشقیش لە داهێنانەوە دروسە بێت ئەمە هاوکێشەیەکە مرۆڤایەتی دایناوە هاوکێشەیەکە ئێمەی نووسەر پێویستە پەرەی پێبین و زیاتر هەوڵ بین عاشق بین زیاتر بین عشق فێری مناڵەکان کەین عشق فێری نەوەکانی تر بکەین چونکە لە عشقەوە خۆشەویستی دروستە بێت لە عشقەوە شتی چاک دروست ئەبێت ئەبێ ئەو ڕقوکینەی کە جەنگ بۆی بەجێ هێشتوین ئێمە لای بین بە عشق جێکەینەوە چونکە ئێمە پاژماوەی جەنگین هەمومان جەنگمان بینیوە لە وڵاتی خۆمان تووشی چەنەها کێشەی دەرونی بووین بەڵام ئێستا بوارمان هەیە کە هەستینەوە بوارمان هەیە کە لەو خۆشەویستیە بنوێنین ئەو خۆشەویستە بنوێنین کە پێشتر نەمان بووە بوار هەیە کە خۆشەویستی پەرەی پێبین ئەتر ئەمە شعرە ئەمە نووسینە ئەمە کۆبوونەوەی لەگەڵ کەسانی تر گرنگ ئەوەیە ئەو شەڕانگیزیەی کە بۆمان بەجێ هێڵراوە لە ڕێی شەڕەوە لە ڕێی دووبەرەکیەوە نەهێڵین و بیکەین بە خۆشەویستی دەریایە خۆشەویستی ئەو کانیاوەیە کە ئێمە هەمیشە بێ ئاوی لێ بخۆینەوە خۆشەویستی ئەو درەختەیە کە ئێمە بەرهەمەکەی ئەخۆین بێگومان بەبێ خۆشەویستی تۆ ناتوانین ڕێکەی بێگومان بەبێ خۆشەویستی تۆ ناتوانانی هیچ شتێک بکەیت
سەبارەت بە بەرهەمە چاپکراوەکانم من تا ئێستا هیچ بەرهەمێکم بە چاپ نەگەێنراوە، بەڵام کۆمەڵێ دەقی شعری و کۆمەڵێ نووسینم هەیە لە ڕۆژنامە و گۆڤارەکانی کوردستان لەگەڵ ماڵپەڕە کوردیەکان. پرۆژەیەکیشم بەدەستە ئێستا سەبارەت بە چاپکردنی دیوانێکی شعری خۆم کە هونەرمەندێکی دانیمارکی دیزاین و مۆنتیڤ و وێنەکانی کێشاوە. هیوادارم بەم نزیکانە بێتە چاپ بە دوای چاپخانە ئاگەڕێم ئیتر زین چاپخانەیەک ئەیگرێتە ئەستۆی. ئەوکو پرۆژەیەکی ترم هەیە سەبارەت بە سکرپتێک هێسەخەکی سکرپتێکین بۆ فیلمێکی کورت سەبارەت بە ژیانی پەناهەندەکانی کورد لە دەنیمارک، هەڵسو کەوتیان، چۆنێتی تێکڵابوونیان لەگەڵ کولتوری دانیمارکی، چۆنێتی لادانیشان لە کولتوری دانیمارکی تر بە شێوازێک نووسراوە کە لە هەڵقوڵاوی ئەو کولتورەیە دوو کولتور کە بەیەک ئەگەن چۆن هەڵسو کەوتەکەن، چۆن بەرەنگاری یەکتری ئەبن و یاخۆ چۆن بەیەکەوە ژیان بە یەکتری بەسەرەبن. ئەوەش پرۆژەیەکە لەو پرۆژانەی کە خۆمی بۆ حازرەکەم. وەکوتر من لە کوردستانیش چەند کۆڕێکی شعریم گرتو بوو پێشەوەی بێم. لێرەش کۆڕێکی شعریم کرد بۆ هەفتەی کولتوری کوردی لە کۆپنهاگن. ئەوە دەنجێکی چاکیایە و من زیاتر بۆ ناسرام ئەوەی ڕاستی بێ. هەوڵیش ئێم لە ئایندەیە کە بتوانین ئیشێکی زۆر باشتر بکەین، کۆڕێکی شعری بکرین لێرە لە کۆپنهاگن ئەگەر برادران هاوکاریمان بکەن شتێ بکەین. ئەوەش لە ئایندەیە ئەو شەش بکرێت. شەوێک بۆ تاوان ئەم شەو بۆ تاوانێک ئەگەڕێم دژ بەو دڵە لە ماویەمی بکەم. ئەم شەو دەستەکانم لە دەستی شەڕانگێزێکە چێ کە بەزەی بە ئاسمان و زەوی ڕۆحم نێتەوە. دەمەوێ ناخی دەریا لە کۆشما بخنکێنم، هەوای درەوشانەوە لە ئەستێرەکان بنزەم. ئەم شەو سەراپام تاوانە یا چەند خۆزگەیەکە بۆ خۆشتر. ئەم شەو بۆ شتەکانی خۆم دەگەڕێم، بۆ وێنە کۆنەکانی بەیانیان و بۆ نووسینە دراوەکانی ساتی بێ ئارامین دەگەڕێ. ئەم شەو ئەمەوێ شوشەی تەنیایی لە چاوی خۆمدا بشکێنم. تازە بێهودەیە هاتنەوەت، بێهودەیە بۆن بە هاتنی سپێدەی خەونێ بکەم. تازە ئاستەمە لە ژێر مەمکی زەوی بن و بە تەنیشت باڵی کوختیەکان بفڕم. ئەم شەو هەرچی چرای شەقامەکانە بە خەمی کەسبوو دەکوژێنەوە، هەرچی ڕێگا تاریکەکانە بە پێ بریندارەکانم چۆڵ و خامۆش دەکەمەوە. ئەم شەو باران لە ڕۆحی منارەگیری، هەرچی ئەختەری ئاسمانە نوێکانە بە من پێدەکەنێ. ئەم شەو جلی ڕەشی ڕەشەبا دەکەمە بەرم، پێگەی مۆمە بێ نازەکانی تەمەنێکی پەرش و سوتاو دەشێوێنم. بۆ تاوانێک دەگەڕێم دەرحەق بە جەستەی یادگاریەکانی بکەم. بەڵام من جگە لە سووتویەکی خۆشەویستی و جگە لە خۆڵەمێشێکی یادەوەری زیاتر نیم. بەچی تاوان بکەم؟ بەچی تاوان کەم؟ بەچی کە چەقۆی بندەستم لە ئاسمان سڵ بکە و فیشەکی پەنجەکەم لە جڵەوی هەورەکان شکست بخوە. ئەم شەو چۆن دەممە تاوان بە، چۆن بمە تاوان بە. باسی تاراوگە هەنێ جار ئەدەب لە تاراوگەوە دروسە بێت. زۆربەی ئەدیبەکان لە تاراوگەرەوە گرنگترین بەرهەمیان هێناوە. بۆیە مرۆڤ، بۆیە نووسەر هەمیشە سەفەر کارێکی پێویستە بۆ نووسەر، بۆ هونەرمەند.